منطقی قەرەچۆغی هەولێرە درامای کەوەکانی قەرەچۆغ ماوەیەک ڕاگیرە ماوە دوای دەستان پێکرد لە حسێب کە تو لە هەشتایەکانەوە ئەمە دەست مامۆستا ئەوە لە مێشتی بوو دەقەکەش حازر بوو دوایەکە کە ئەو شەڕی بەسەدا هات و ڕاپەڕینی بەسەدا هات و 1991 و 1992 برین مامۆستا جارێکی دیکە بەهێز و توانایەکی دیکەوت کاکە یەڵڵا با دەست بە کەوەکانی قەرەچۆغ بکەین ئەمەش دائما ئەمە جەماعاتێک بووین بەڕاستی دائما پشتگیری مامۆستا تەڵعە سامانمان دەکرد یعنی دائما ئەمە يعني ناتانم بالضبط برێم ینی هەردووکمان مامۆستای ڕەحمەتی لەگەر ئەمە ئەو گروپە تەواوکەری یەک بووین دائما مەسەلەن دەستمان هاش بە ناو دەستی یەکتری لە بۆ ئەوی بتانین باشترین شانۆگەری مەسەن شانۆگەریەکان کە مامۆستا دەینووسی چکەمە زیاتر ئیشی شانۆگەریمان لەگە مامۆستای کرێت دوایە هاتینە سەر مەسەلەی درامای کەوەکانی قەرەچۆغەوانە چکە بە خۆزانی زەمەنە ئیشی تەمسیلی و درامی و ئۆشتانە نەبوو لێرانە ڕاستە جەماعاتێک سلێمانی مەسەلەن دەیان کرد شتی باشیان کرد لە هەولێرەش ئەمە شتێکمان کرد لە هەفتایەکان شتەکانەوە نەبوو چکە یەک تەلەڤیزیۆن هەبوو تەلەڤیزیۆنی کردوان تەلەڤیزیۆن نەبوو گێنەر نەبوو بلۆ ینی خەڵکەکەش کەمتر دیتی بەتەئکید ئەو کات زیاتر شانۆگەری و ئەوانە هەبوو لەوانەیە تو بچینە ئەو زەمەنی هەر نەبوو بی مەسەن تەلەڤیزیۆنی کەرکووک بەشی کوردی هەبوو ینی یەک تەلەڤیزیۆن هەبوو زەخۆ بە کارەساتیش دەدیترا دەبات و عامود دە 15 مەتری لە سەربانی چار پێ تێلی تێبێقی و ئالێرەچی و ئەوزە هەموو دەوێت لە مارێ دەبوو هەرا ئالێرەکەی بسۆڕێنەی ئافرین ئالێرەکەی کاکە وەریگرت وەری نەگرت سافە ساف نییە ئەوە مشکلێک بوو بەڕاستی یانی ئێستا کە دنیایەکی پێیا بووە ماشەڵڵا تەمەشا دەکەی و دنیای ئەنتەرنێت و سۆسیال میدیا و عقرت بینی لە ڕێ و تەلەفۆنی کاکە تەمەشا هەموو شتێکی دەکەی ئازە مەسەلەن زەمانێک ڕاجیرا کەوەکان ینی ئەتو حسێب کە هەشتایەکان هەمووی ڕاجیرا هاتنەوە لە نەوەتەکان کە دەستمان پێ کرد دەی کاکە با دەست پێ بکەین خەرک زەمەن دەڕوا کات زۆر بە خێرایی دەڕوا بەبێ هەست پێ بکەی سەر و سیماوە چ خۆی نامینێ ئەمە نەو کاتی یەکی ڕەشتارەی پرچموانم هەموو ڕەش بوو ئیدی کاتێک کە دەستمان پێ کرد گوتمی لە مامۆستام چکە حیوارەکانم هەر هەمووی لەبەر بوو کاکلی گوتی نەبابە کاکەلی دەورەکەی دەگۆڕم گوڕ کاگە لۆ دەگۆڕی مامۆستا یەکورە گوتی کاگە چێ قەنەعەت دەکات و ئەتو کابرایەک بی مەسەن هەموو دەمێ دایمەن کرمانزەتی خۆمانەوە هەیە دەبینی لە بەر ڕۆژێ نیە هەن لە بەر ڕۆژەیە لە بە دەغری و لە بە ئیشی فەلاحەتی و مەڕ و ماراتوانە ڕەشدا هەرگەڕایە یعنی سوتایە دەموچاوی هەموو سوتایە گوتی نە نابی دەبێت و دەوری قادر ببینی ئەو زیانی لەوێ تۆ دەوری قادر ئاغا دیت لە جیاتی کاکلێ ئافرین ئەوزە لەوێ ئەوزەکە مهمەکی دیکە هاتە سەرە من ئەمن دەبی تاقی بکەم هەتا ئێستا کە من کوڕە کرمانزەک بووم بەس ئێستا دەبمە ئاغا باشە هەر سوکەوتی ئاغای کووە سیفەتی ئاغای کووە کو دەجوورێتەوە کو قسانەکە خاستن لە دیوەخانەکان ئەم بە حکمی ئەوەی نێزیک بووم لەوانە من داکم خەرچی ئەوەیە عەشیرەتی زراریە زۆر دەچوومە ناوەوان ئەوانش ئاغایان هەبوو مەسەن پیاوەکی زۆر نەجیب هەبوو حازی ئاغۆک خوا عەفوی کە یا ڕەبی پیاوەکی گەلە باش بوو ینی بەناو ئاغا بوو ئاغەکی زۆر محتەرەم بوو زۆر بەڕێز بوو زۆر ئینسان بوو هەموو جارێت تەمەشامە کرد کاکە 4-5 بالیفی دادەنا لە تەنیشتە خۆی بالیفەکانی دادەنا و کو تەسەڕوفی دەکرد ئەگەرچی تەسەڕوفی زۆر تەسەڕوفەکی جوان بوو لەگەر کرمانجە خۆچکە و هەستی پێ نەدەکرد بەینی ئاغا و کرمانجەکان ئینسانی چاک بوو ئینسانی زۆر ڕێز لێ بینی لە هەڵسو کەوتەکانی کاتێک ڕۆڵەکە بینی سبەینەکەن مەسەن لۆنمون ئێستا کە داوام لەم بکەن برێن بابە وەرە دەوری بێژەرەکی بینێ ئەم دەوی بێم لەگەرەت و ماوەکی زۆر بزانمە توستەکەی کو دەجوولێەوە کچارەکە ئەوزە سیفەتەکی ئەکتەریش ئەوەیە ئەتو دەبی شتەکان زوو وەرگری نەک لاساکەرەوە لاسای نەکەوە لەسەر شێوازی خۆت ئەتو ببی ئەو کەسە